دوای زیاتر لە 9 مانگ لە گفتوگۆ دانوستان سەرنجامێکی ئەوروپا و بەریتانیا گەشتنە ڕێکەوتنی بازرگانی دوای دەرچوونی بەریتانیا لە یەکێتیەکە. بۆریس جۆنسن سەرۆکوەزیرانی بەریتانیا ڕایگەیاند ڕێکەوتنەکە بۆ هەموو ئەوروپا باشە و تیشی پارەکانیان و سنوورەکانیان و یاسا و بازرگانی و سنوورە ئاویەکانیان کە ماسی تێدا دەگرن کۆنتڕۆڵ کردووە. ڕایشیگەیاند ڕێکەوتنەکە هەواڵێکی باشە بۆ خێزانەکان و خاوەنکارەکان لە هەموو بەریتانیادا دەژڵێت یەکەم ڕێکەوتنی بازرگانی ئازادیان واژۆ کردووە لەسەر بنەمای نەدانی هیچ باجوو و بەشێک. ئاماژەی بەوەش کرد یەکێتی ئەوروپا دەیویست ماوەی چوونە دەرەوەکە 14 ساڵ بخایەنێت، بەریتانیاش دەیویست 3 ساڵ بخایەنێت، لە کۆتاییدا لەسەر 5 ساڵ ڕێکەوتن. پێم وایە ئەم ڕێکەوتنە واتە سەخامگیری نوێ و دڵنیایی لەو پەیوەندیەی کە هەندێک جار قورس بووە. ئێمە هاوڕێتان دەبین، هاوپەیمانتان دەبین، پشتیوانتان دەبین. ئێمە کۆنتڕۆلی یاساکان و چارەنووسمان دەکەینەوە. حکومەتی بەریتانیا لە بەیاننامەیەکدا ڕایگەیاند ڕێکەوتنەکە گەورەترین ڕێکەوتنی بازرگانی دوولایەنەیە کە بە بەهای 668 میلیارد پاوەند بووە لە ساڵی 2019دا. ڕێکەوتنەکە لە 2000 لاپەڕە پێگاتووە، ناوڕۆکەکەی هەرگەیەک لە بابەتەکانی بازرگانی کەلوپەل و ماسی گرتن لە سنوورە ئاویەکاندا و خزمەتگوزاری ئابووری و کۆچکردن و ئاسایش دەگرێتەوە. هەروەها ئۆرسۆلا ڤۆن دێرلاین سەرۆکی کۆمیسیۆنی یەکێتی ئەوروپا ڕایگەیاند ئێستا ڕێکەوتنێکی دادپەروەرانە و هاوسەنگیان هەیە لەگەڵ بەریتانیا و ڕێکەوتنەکە بەرژەوەندیەکانی ئەوروپا دەپارێزێت و تیشی لەندەن وەک هاوبەشێکی متمانە پێکراو دەمێنێتەوە. ئێستا کاتی ئەوەیە پەڕێکی نوێ هەڵبدەینەوە بڕوانینە داهاتوو. شانشین یەکگرتووی بەریتانیا 3 وڵاتە، بەڵام وەک هاوبەشێکی متمانە پێکراو دەمێنێتەوە. ئێمە هەمان بە هاوبەشەوەندی هاوبەشی دەکەین. ڕۆژی 31 کانونی یەکەمی ساڵی 2019 بەریتانیا لە یەکێتی ئەوروپا چوە دەرەوە، بەڵام لە ماوەی ئەم ساڵدا بەردەوام بوو لە ئەندامێتی لە یەکێتیەکەدا، ئەوەش لە ڕووی بازرگانی و هاتوچۆکردنی ئازادی بەریتانیەکان و هاوڵاتیانی یەکێتی ئەوروپا. بڕیارە سیوێکی ئەم مانگە بەریتانیا بە یەکجاری لە یەکێتی ئەوروپا بچێتە دەرەوە. بۆ مەبەستەش ڕۆژی پێش ئەو وادەیە پەرلەمانی وڵاتەکە کۆ دەبێتەوە و تاوتوێی ڕێکەوتنەکەیان لەگەڵ یەکێتی ئەوروپا دەکەن.